پەسەندکردنی گرێبەستی کۆمەڵایەتی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هەنگاوێکە بەرەو پێشەوە. لە کاتێکدا هێرشە زەمینی و ئاسمانیە دژە مرۆییەکانی دەوڵەتی تورکیە و هەروەها هەوڵەکانی کۆماری ئیسلامی و حکوومەتی سووریا بۆ لەناوبردنی ئیدارەی خۆبەڕێوەبەری هاوبەش لە ڕۆژاوە بەردەوامە، گرێبەستێکی کۆمەڵایەتی بۆ بەڕێوەبردنی کاروباری ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا پەسەند کرا. کۆمەڵەی گشتی ئیدارەی هاوبەشی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا ڕۆژی سێشەممە 28 سەرماوەز لە 90مین دانیشتنی خۆیدا گرێبەستێکی کۆمەڵایەتی پەسەند کرد کە لەلایەن کومیتەی بەربڵاوی ڕێخستنی گرێبەستیەوە پێشکەشکرا بوو. لەم کۆبوونەوەیدا کە لە هۆڵی کۆبوونەوەکانی بینای ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕەقەدا بەڕێوەچوو، هەیئەت ڕئیسەی کۆمەڵەی گشتی ئیدارەی خۆبەڕێوەبەری و نێونەرانی مەجلسە یاسادانەرەکانی حەوت ناوچە تێیدا بەشدار بوو. جێگری سەرۆکی کۆمەڵەی گشتی خۆبەڕێوەبەری یاسر ئەلسلەیمان 134 مادەی گرێبەستە کۆمەڵایەتیەکەی یەک بە یەک خوێندەوە و لەلایەن بەشداربووانەوە هەڵسەنگاندنی بۆ کرا. لە کۆتاییدا دانیشتنی کۆمەڵەی گشتی گرێبەستە کۆمەڵایەتیەکەی پەسەند کرد. ئەو گرێبەستە کۆمەڵایەتیە لە بەرواری بڵاوکردنەوەیەوە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم گرێبەستە پێشەکیەکی هەیە کە لە یەکەم دێڕەکانیدا دەڵێت ئێمە کچان و کوڕانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆ بەدیهێنانی ئارمانی شەهیدەکانمان و ویست و داواکاری جەماوەرەکەمان بۆ ژیان لە چوارچێوەی بەها ئینسانیەکان و پاراستنی کەرامەتی مرۆڤایەتی ئێمە کورد، عەرەب، ئاشووری، سریان، تورکەمان، ئەرمەنی، چەرکەسی، چیچان، موسڵمان، مەسیحی و ئیزەدی بەو پەڕی هوشیاریەوە لە دەوری یەک کۆبووینەوە بۆ ئەوەی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا سیستمێکی دموکراتیک بنیات بنێت. ئەو سیستمە دموکراتیکە بەم شێوەیە پێناسەکراوە. سیستەمی کارگێڕی خۆبەڕێوەبەرێتی دموکراتیک کە بە ئیرادەی گشتی نەتەوەکان دامەزراوە، سیاسەتەکانی خۆی لەسەر بنەمای پرەنسیپەکانی کۆنفدرالیسمی دموکراتیک واتە پاراستنی ژینگە، ڕێبەرایەتی هاوبەشی ژن و پیاو، ئابووری کۆمەڵایەتی، دادپەروەری کۆمەڵایەتی و ئازادیە سیاسیەکان دادەڕێژێت. لە کۆتاییشدا جەخت کراوەتەوە کە سیستەمی ئیدارەی خۆبەڕێوەبەری دموکراتیکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەشێکی دانەبراوە لە وڵاتی سووریا و لەسەر بنەمای سیاسەتە دموکراتیکەکانی 12 ساڵی ڕابردوو و هەروەها پابەندبوون بە یەکگرتووی و بەرژەوەندی هاوبەش بەهاگەلێکی خۆڵقاندووە کە زەمینەیەکی زۆر گونجاوی بۆ یەکگرتووی سەرتاسەری سووریا پێکهێناوە. لە مادەی دووەمی یاسا پەسەندکراوەکاندا هاتووەکە ڕێبەرایەتی شۆڕای بەڕێوەبردنی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەرنامەکانی کاری خۆی بەو پەڕی ڕێزگرتن لە بنەماکانی دموکراسی، ژینگە دۆستی، کۆمەلگا مێحوەری و ئازادی ژنان دادەڕێژێت و جێبەجێ دەکات. لە دنیای ئەمڕۆدا کە توانایی کڕینی کرێکاران و زەحمەتکێشان لە وڵاتانی ڕۆژاوە بەهۆی قەیرانی ئابووری پێکهاتەیی و هەڵاوسانی زۆرەوە ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە، لە دنیایەکدا کە لە ناوچە تاڵانکرا و بێبەشەکەیدا زیاتر لە 800 ملیۆن کەس بەدەست برسێتیەوە دەناڵێنن، لە جیهانێکدا کە ئەو مافە دیموکراتیکانەی لە ڕێگەی دەیان ساڵ خەباتی کرێکاریەوە بەدەست هاتوون لەلایەن حکوومەتە دەستڕاستە توندڕەوەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاواوە پێشێل دەکرێت و دەوڵەتی ئیسرائیل بە پشتیوانی ئیمپریالیزمی ئەمریکا تەنیا لە ماوەی 75 ڕۆژدا دەبێتە هۆی گیان لە دەستانی 20,000 کەس و لە ناویاندا 8,000 منداڵ، ئیدارەی خۆبەڕێوەبەرێتی دموکراتیک وەک قۆناغێکی گواستنەوە بەهایەکی مێژووی و پێشکەوتن خوازانەی هەیە. گرێبەستی کۆمەڵایەتی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە ماوەی 3 ساڵ کاری لەسەر کراوە و ڕۆژی سێشەممە پەسەندکرا، بەرهەمی 12 ساڵ شەڕ و خەباتی فیداکارانە و چالاکیە هاوبەشە مرۆیی و شۆڕاییەکانە کە تەنیا بەشێکی بریتی بووە لە شەڕ لە دژی داعش کە بە تەواوی لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکیەوە پشتیوانی لێدەکرا. لەو خەبات و تێکۆشانە 12 ساڵەدا
یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا، یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە و هێزەکانی سووریای دموکراتیک بە لەدەستدانی گیانی زیاتر لە 13,000 ئینسانی فیداکار ئیمکانی ئەویان فراهەم کرد کە ئیدارەیەکی هاوبەشی خۆبەڕەوەبرێتیدا بمەزرێ و بەردەوام بێت. گرێبەستی کۆمەڵایەتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە تەواوکەری یاسا پێشکەوتن خوازەکانی پێشووە ئەو پتانسیەلەی هەیە کە بتوانێت دەستکەوتەکانی بزوتنەوەی ڕۆژاوا سەبارەت بە یەکسانی نێوان ژن و پیا و داڕشتنی یاسایەکی دموکراتیکی کار، یاسای پەیوەست بە ماف و ئازادیە تاکە کەسیەکان، مافی سیاسی و کۆمەڵاتیەکان، مافی منداڵان و پاراستنی ژینگە، هەڵوەشانەوەی سزای ئێعدام و باقی دەستکەوتەکانی دیکە ورد بکاتەوە و هەرایان پێبدات. پێویستە بزوتنەوە و بیر و باوەڕە پێشکەوتن خوازەکانی جیهان لە کاتێکدا کە شەڕی ئۆکراین و هێرشی جنایەتکارانەی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر غەزە لە ئارادەیە، ئیدارەی هاوبەشی خۆبەڕەوەبەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا وەک دەستکەوتێکی مرۆڤایەتی لەبیر نەکەن و وەک هەمیشە پاڵپشتی هەمەلایەنی خۆیانی لێ دەرێغ نەکەن. ئەم پاڵپشتیە لەم ڕۆژانەدا کە ئەرتەشی تورکیە و هێزە بە وەکالەتەکانی بە چرای سەوزی وڵاتە ئیمپریالیستیەکانی ئامریکا و ڕووسیا و پیلانگێڕی وڵاتە کۆنەپەرستانەکانی ناوچەکە بەنیازن ئەم ئەزموونە ئیلهام بەخشە لەناو بن لە هەر کاتێکی دیکە پێویستە.